بمبورەکان مەکەم کە هیچ بە دڵی تۆ نییە ببوورە کە ڕۆژی هەوسەرەتیمانم لە یاد بێناوە بەڵام پان هەمان کات بوو تۆ لەو درگەیە هاتیتە ژوورەوە من ئالەویا بە پێکێ شەراب بوو دیارێکەوە وەستا بوو تووڕە بووی وتە ڕۆژێک لە ساڵی کاکەمە خانم وتە ئیتر نابێ یادیم ڕۆژە بکەینەوە ئەبێ ڕۆژەکانمان هەمان ڕۆژ بێت ئەمانە قسەی تۆ نەبوون ساڵی پار کاتێک بەیان شەراب بخۆینەوە ئەشێ بەسەر خۆشی شتێکی بوو پێ نازانم بەس من محکوم بۆی هەشتێکم بڵێ دڵیەمە کە بەجیایی تۆ بەحەسە لەبەر دوو درەبان کردایە ئەوە چییە؟ سەکانی پارمان بیرتە تۆ